لێچێک لە کەمپەکانی خازر بەهۆی خواردنی خراپەوە منداڵێک گیانی لەدەستدا. زیاتر لە 800 کەسی ژەهراوی بوون و باری تەندروستیان تێکچوو. هەرزوو تیمەکانی تەندروستی بەهانایانەوە چوون و چارەسەر بۆ بەشێشی زۆریان کرا. لە بەرەبەیانی دوێنێەوە لە سەعات 4ەوە داوا کرایە لەو مەطعمە خواردن حازر بکرا. بۆ 9 تقریبان خواردنەکان حازر کرایە، هەمووی برنج بووە، مریشک بووە، ئەوەی فاسولیا بووە کە بڵێن تعبیە کرایە بە نایلۆن و قاپی پلاستیکی لەناو کارتۆن دانرایە. سعات 1 دەست کرایە بە نەقلکردنی بۆ کەمپەکان و ئێوارش دوای سعات 4 وردە دابەش کرایە تاری عەسر. ئەمە یعنی حاڵەتەکان بەو شکلەدایە تحقیقان دەکرێت ئایا خواردنەکانی ناو مەخزن فاسد بووینە یان لە ئەو فاسیلەیە کە خواردن حازر کرایە و ئەو هەموو ماوەی بەسەر چووە تا گەشتە ئەو خەڵکە تووشی مشکلەی تەسەموم پەیدا بووە. ڕێکخراوێکی خێرخوازی خواردنی لە ڕێستورانتێکی شاری هەولێر بۆ ئاوەڕەکان دروست کرد، بەڵام دوای سەعاتێک لە خواردنی بۆی خراپی خواردنەکەوە ژمارەیەکی زۆر لە منداڵ و گەنج و بەتەمەن ژەهراوی بوون و باری تەندروستیان تێکچوو. ڕەوانەی نەخۆشخانەکانی خەبات و هەولێر کران با مەبەستی چارەسەرکردن. دوو ئۆتۆمبیل خواردنمان بۆ هات، ئاڵای وڵاتی قەتەڕی لەسەر بوو. دوای دابەشکردنی خواردنەکەمان وەرگرت کە بریتی بوو لە ماستاوە و برنج و مریشک و فاسوولیا. بە کاتی بەربانگ خواردنەکەمان خوارد، دواتر هەمومان تەندروستیمان تێکچوو. پێیان ڕاگەیاندین کە ژەهراوی بووینە. فطور مدري ايش لهم يعني مو من كردستان. کاتی بەربانگ خواردنمان بۆ هات، خواردنەکانی خەڵکی کوردستان نەبوو، ڕێکخراوێک بۆ هێنابووین، خەڵکی کەمپەکان نەبوون، برسی و ماندوون، بۆیە هەرزوو خەڵکەکە چوونە دەرەوە بۆ وەرگرتنی خواردنەکان. لە کاتی بەربانگ خواردنەکانمان خوارد، هەموومان تووشی سکچوون بووین و باری تەندروستیمان تێکچووە. پۆلیس دێکۆڵینەوەکانی دەست پێ کردووە و بۆ هۆیشەوە 7 کەس بەهۆی ئەو ڕووداوە دەستگیر کراون و ئێستا لەژێر لێکۆڵینەوەدان. تیمە تەندروستیەکانیش سەرقاڵی پشکنین و لێکۆڵینەوەن لا جۆری خواردنەکە دوای گەیشتن بە ڕاستی ڕووداوەکە کەسانی کەمتەرخەم ڕوبەڕووی یاسا دەکەنەوە و سزایان دەدەن. ئەڵگوڕد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.